کاکەوە ئەمڕۆ دانیشتنەکە دواخست هۆکارەکەی چی بوو بەدەر لەو دوو هۆکارەی کە منوت؟ والله هۆکارەکەی طبعا ئەوەی کە پەیوەندی بە ئامادەنەبوونی ژمارەیەک لە ئەندام پەرلەمانەکانەوەیە کە ئەوەی کە هەر خۆت باس کردی چێشان لە هۆکارەکەوەیە کە بەرەجەژنە و ژمارەیەک لە ئەندام پەرلەمانەکان لە حەجن و جگەلەوە هەر تەنها مەسلەی چوونە حەجیش نییە. بەشێکی پەرلەمانتارەکان ماڵیان لە دەرەوەی وڵاتە دەگەڕاونەتەوە بۆ دەرەوەی وڵات و عادەتەن لە ساڵانی تریش دەگەر کێشەی ئەو تۆش نەبوو بێ ینی کە پەیوەندی بە مەسلەی ساحبی سیقە لە وەزیرێک بێ. لەم کاتانە ژمارەیەکی بەرچاو لە پەرلەمانتاران ئامادەی دانیشتنەکان نابن. ئەمە یەکێک لە هۆکارەکانە بێگومان یەکێکی تریش لە هۆکارەکانەوەیە کە هەندێکیان وەکو مووقفی سیاسیە و دەیانویست تەزیل بکرێ بۆ دوای جەژن. بەڵام من حەز دەکەم لێرە ئەوە بڵێم کە مەوزوعی سندنەوەی متمانە لە وشار زێباری وەزیری دارایی ئەگەر ئەمڕۆژ دواخراوە بەهۆی نەبوونی نیسابەوە ئەوە بێگومان لە دوای جەژن ئەم مەسەلەیە دێتە پێشەوە و لە ڕاستیدا ئەمە ناکرێ تەجاوزی ئەم مەوزوعە بکرێ و ئەمە پەیوەندی بە دەوری ڕقابی و چاودێری پەرلەمانەوە هەیە و ئەجوایی ناو پەرلەمانەوەیە وەکو پەرلەمانتاران ئەوەیە کە دەبێت بەڕاستی دەوری ڕقابی پەرلەمان تەفعیل بکرێ و خۆتان دەزانن ئەوەی کە پێشتریش بەرامبەر بە خالد العوبێدی کرا کە چۆن بەشێکی زۆر لە پەرلەمانتاران دەنجام بۆ متمانە سەرنەوەدا و هەی کاک وشار زێباریش بە هەمان شێوە خۆتان دەزانن کە زۆربەی هەرە زۆری قەناعەتی بە وەڵامەکانی نەبوو. بەتایبەتیش ملاحەزەیەک هەیە لە ناو پەرلەمانتاران کە کاک وشار زێباری لە وەڵامدانەوەی بۆ پرسیارەکانی بە نەوعێک لە ئیستیعلا و لودبەرزیەوە تەعاملی لەگەڵ پەرلەمان و پەرلەمانتاران کرد و خۆشی بێگومان پێشتریش ئەم ملاحەزەی لەسەری هەیە کە وەکو بەڕێوەبردنی وەزارەت لە پێشتر لە وەزارەتی دەرەوە و ئێستاش لە وەزارەتی مالیە. گرنگەوەی ئێستا ئەمە لە بەردەممانە و لە دوای جەژن دێتە پێشەوە پێویستە ئێمە بتوانین مامەڵەی لەگەڵ بکەین. کاکەوە ئەمە پرسیاری چۆنێتی دەنگدانەکەت لێ بکەم لەبەرەوەی خالد العوبێدی بە شێوەی نهێنی بوو لە ئێستادا پەرلەمان نیەتی هەیە کە بە شێوەی عەلەنی دەنگدانەکە بکە و هەندێک لایەنە سیاسیەکان ئەگەر بە شێوەی عەلەنی بێ فشار دەخرێتە لایەنەکان و ئەو ژمارەیە نایەنێ بۆ لێسەندنەوەی متمانە. ئێوە کۆمنتتان بۆ مۆزوعە چییە؟ هەوڵەدەن نهێنی بە یاخود عەلەنی؟ ئێمە پێمان وایە ئەمەش بەشێکە لە سیاقاتی دەستوری و پێی نظامی داخلی پەرلەمانیش ئاساییە. تۆ شێوازی دەنگدانەکە سێ شێواز هەیە لە دەنگدانیەشانەوەیە کە عەلەنیە و بەدەست بەرزکردنەوەیە. یەکیانەوەیە بە ئەلکترۆنیە کە ئەلکترۆنی خۆشی ئەمە سڕیە و یەکێشتریش هەیە بە بابڵێن وەرەقەیە کە بە شێوەیەکی سڕی دەیخیتە ناو سندوقی دەنگدانەکەەوە. ئێمە پێمان وایە گرنگە کە دەنگدانیشی نهێنی بێ ئەمە چونکە بەشێکە لە مافی و ئازادی ئیرادەی پەرلەمانتار بۆ ئەوەی نەکرێتەوە ژێر هیچ فشارێکەوە و خۆی بتوانێت دەنگ بدەوە. من حەز دەکەمەوە بڵێم کە پەرلەمانتاران ئەوەی کە ئێمە قسەمان لەگەڵ کردوون بەشی هەرە زۆریان دەڵێن ئێمە ئازادین لەوەی چۆن دەنگ دەدەین و بە هیچ شێوەیەک ناچینە ژێر بڕیار و فەرمایشتی هێزە سیاسەکانی خۆیانەوە. من حەز دەکەمەوە بڵێم کە پارتی دیموکراتی کوردستان هەندێک پەیوەندی بە هەندێک لایەنە سیاسەکانەوە کردووە ڕەنگە هەندێک وعدی وەرگرت بێ کە لەگەڵ مانەوەی کاک وشار زێباری بن بەڵام ناکرێ ڕیهان ینی گرە و لەسەر ئەم ڕێکەوتنانە بکرێ چونکە پەرلەمانتارەکان ئامادەنین گوێ لە ڕای سیاسی حزبەکانیان و سەرۆک فراکسیۆنەکانیان بگرن خۆیان قەناعەتی خۆیان لە ناخی خۆیان چییە دەنگ بەو شێوە دەدەن لە ڕۆژی دەنگداندا. کاکەوە زۆر بە کوردی بە بەڵێیان بەرەخێر پێم بڵێ پارتی لەگەڵ ئێوەدا کۆبەتەوە داوای لە ئێوە کردووە لیان لە فراکسیۆنە کوردەکانی دیکە؟ پارتی لە هەوڵدا بێگومان لەگەڵ لایەنە کوردستانیەکان بەڵام بە تەحدید کۆبنەوەیکی ڕەسمیمان نەکردووە ئێمە لەگەڵیان دابنیشین و قسە لەسەر مۆزوع بکەین.